پەرلەمانی عێراق چاوەڕوانی تێپەڕانی پرۆژە یاسای بودجەی 2021 دەکات. چەندین پەرلەمانتاریش خۆیان ئامادەکردووە دژی هەرێمی کوردستان دەنگ بە پرۆژە یاساکە بدەن لە کاتێکدا هەرێمی کوردستان هیچ بیانوویەکی بۆ حکوومەتی عێراق نەهێشتووەتەوە. چەند ئاماژەیەکیش هەن کە ئەو پرۆژە یاسایە بەبێ بەرژەوەندی هەرێمی کوردستان تێپەڕێنرێت. پسپۆڕێکی بواری ئابووری و سیاسی دەڵێت عێراق لەم قەیرانەی دارایی هەرێمی کوردستان سوودی وەرگرتووە. پێشبینی دەکات پرۆژە یاسای بودجە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان تێنەپەڕێت، بەڵام ئەگەر هەولێر کار بە بژاردەی دیکە بکات بەهێز دەبێت. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت پێگەی ئابووری دارایی خۆی بەهێز بکە، ئەو پێویستێ بە بەغدا نابێت لەو کاتەوە لە پێگەیکی زۆر بەهێزتر بەغداکە. من بە قەناعەتی خۆم وەکو باسم کرد بەغدا گەڕێتەوە بۆ ئێمە لە دوو ڕوانگەوە. یەکەم ئەوەی کە خۆشی لەوە نای من لەسەر پێی خۆمان ڕاوەستین، دووشەوەی کە ئێمە لە پێگەیکی بەهێزتر قسە نەگەرێت. ئەوەی کە من لێ تێگەم ئەوەیە کە بتوانێت ئێوێ لەو زروفە تایبەتی کوردستان تێکەوتەوە بە هەموو جۆرەشی سوود وەرگێ بۆ کە کۆنتڕۆلکردن و تەواوی کوردستان و زایفکردنی پێگەی هەرێمی کوردستان. جا بە گشتی بە ڕای من ئەوەیە کە کوردستان بگەڕێتەوە بۆ ناو خۆی. بژاردەکانی بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەگەری نەگەشتنە ڕێکەوتن ئەگەر کاریان پێ بکرێت دەبێتەوە هۆی ئەوە هەرێمی کوردستان پێویستی بە عێراق نەمێت. لەو بژاردانەش چاکسازی لە سەرچاوەکانی داهات و خاڵە سنووریەکان و کەرتینەوت و جێبەجێکنی یاسای چاکسازی. پسپۆڕێکی ئابووری پێی وایە چارەسەری بنەڕەتی لە هەولێرە، چونکە نازانرێت تاکەی بەغدا پابەندی ڕێکەوتنەکان دەبێت. ئەگەر هاتوو نەگەیشتنە ڕێککەوتن ئەوەیە کە پێداچوونەوە بە بەڕێوەبردنی دارایی هەرێمی کوردستان بکاتەوە، چونکە پێویستیمان بە ئەوەیە کە سەر لە نوێ بتوانین بەڕێوەبردنی دارایی خۆمان ڕێک بخینەوە لە ڕووی خارە سنوورەکان، لە ڕووی دانانی باج و هەروەها لە ڕووی ئەو کۆکردنەوەی ئەو داهاتانەی کە پەیوەست نەبی بە نەوت. یارە ئایا ئەمە دەتوانین تا چەند لەگەر بەغدا بین؟ ئەگەر هاتوو ئێمە بتوانین ئەو چارەسەریانە بکەین لە هەرێمی کوردستان دەبێتە مایە ئەوەی کە ئێمە لەسەر پێگەی خۆمان ڕابوەستین. شاندی هەرێمی کوردستان دوایەمین گفتوگۆکانی هەولێر و بەغدا لەبارەی پشتی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی 2021 دەکاتەوە. هەرێمی کوردستان هیچ بیانوویەکی بۆ حکوومەتی عێراق نەهێشتووەتەوە. ئەگەر بەغدا لە داواکاریەکانی لە چوارچەوەی دەستوور نەبن، ئەوە هەولێر ئامادەی جێبەجێکردنی ئەو داواکاریانی نابێت و بژاردەی دیکەی دەبێت. مشمەساڵق کوردستان 24 هەولێر.